سینۆها پزیشکی تایبەتی فێرعەون، نووسینی میکا ڤاڵتاری، خوێندنەوەی زانا عەبدوڕەحمان، کاری دەنگ سۆران عەبدوڵڵا. بەشی 48ەم چۆن هێرشمان کردە سەر سەربازەکانی هاتی. شاری مەمفیس بەهۆی زۆربوونی سەربازان تیایدا ببووە شارێکی سەربازی خۆشگوزەران. هەموو شەوێ سەربازەکان لە سۆزانی خانەکان و لە شەقامەکاندا دەیان نەڕاند و بە شەڕ دەهاتن و دانیشتوانی نیشتەجێی شارەکەش لە ترسی ئەوان دەرگای خانوەکانیان دادەخست و لە ماڵەکانیان نەدەهاتنە دەرەوە. بەڵام کوورەکانی تواندنەوە و دروستکردنی مس شەو و ڕۆژ کاریان دەکرد. خەڵکی ئەوەندە لە سوپای هاتی ترسا بوون کە ژنەکانیش خشڵە مسینەکانی خۆیان دەدا کە سەرنێزە بۆ سەربازەکانی لێ دروست بکرێ. هورمهەب هەر زێڕ و پارەی لە دەوڵەمەندەکانی مەمفیس دەساند و کەشتی پێکڕی. هەر کەشتێک کە لە 12 جزیرەکانەوە دەهاتن ویان لە کریتەوە دەگەیشتە بەندەری میسر لەلایەن هورمهەبەوە دەکەڕدرایەوە. ئەگەر کەشتیوانەکە ئامادە بوایە کە بەدڵی خۆی کەشتێکە بفرۆشێ ئەوە هیچ، بەڵام ئەگەر نەیفرۆشتایە بە زۆر لێیەکڕیەوە. کەشتەکانی کریت لەو کاتەدا سەرگەردان بوون و لە بەندەرێکەوە بۆ بەندەرێکی ترە چوون، نایەنەوێرە بۆ کریت بگەڕێنەوە، چونکە لەباری کریتەوە هەواڵی ترسناکیانە بیست. ئەیانوت کە لە کریتدا بەندەکان هەڵساون و بەندەری کریتیان ئاگر تێبەرداوە و هەندێک کەسیش ئەیانوت سوپای هاتی پەلاماری کریتی داوە. ئەم پڕوپاگەندانە لە گوێی بیسەراندا سەرسوڕهێنەر بوو، چونکە دەیانزانی کە هۆزەکانی هاتی ئەزمونیان نییە کە بتوانن لە ڕێگەی دەریاوە تێپەڕن و پەلاماری کریت بدەن. هەندێکیشیان لەو باوەڕەدا بوون کە هەندێ هۆزی سپی پێس لای باکوورەوە هاتوون و هێرشیان کردوتە سەر کریت. بەڵام هەموو مەلەوان و کەشتیوانەکانی کریت کە سەرگەردان لە بەندەرێکەوە بۆ بەندەرێکی ترە چوون، هۆی بەدبەختیەکەی خۆیان دەگەڕاندەوە بۆ مردنی خواکەیان و ئەیانوت لەبەر ئەوەی کە خواکەمان مردووە ناتوانین بۆ کریت بگەڕینەوە. بۆیە کاتێک کە هورمهەب پێیانی ئەوت وەرنە ڕیزی خزمەتکردن بە میسرەوە، ئەوان ئەگەر بەم پێشنیارە ڕازی بوونایە بە قازانجیان بوو. هەندێک لە کەشتەکانی کریتیش لەبەر داماوی چوو بوونە بەندەرەکانی سووریا و کەوتبوونە دەست ئازیرۆ و سوپای هاتی. بەڵام هورمهەب توانی کە بە سوود وەرگرتن لە کەشتەکانی کریت و جزیرەکانی تر هێزێکی دەریایی پێک بهێنێ و هەموو کەشتیوانەکان و مەلەوانانی ئەو هێزە دەریاییە خەڵکانێکی لێهاتوو شارەزا بوون. هورمهەب کاتێک کە ڕووباری نیل هەڵچوو لەگەڵ سەربازەکانی خۆیدا کەوتەڕێ، بەڵام بەر لەوەی کە لە مەمفیسەوە بەڕێ بکەوێ بەهۆی ئەو تەتەرانەی کە لە ڕێگەی وشکانی ویان لە ڕێگەی دەریاییەوە بۆ غەزەی دەنارد، فەرماندەی هێزەکانی غەزەی ئاگادار کردەوە کە خۆڕاگر بێ. لەوانە کەشتێکی میسری هەڵگری ئازوقا خۆی گەیاندە بەندەری غەزە و هەواڵەکەی هورمهەپی گەیاندە فەرماندەی سەربازی غەزە. ئەمە هەرەو فەرماندەیە بوو کە کاتێ منم ویست بچمە ناو غەزەوە دەواازەی شارەکەی لێ نەکردمەوە و منی لە ناو زەمبیلەیەکدا بۆ سەر شوورای شارەکە بە گوریس بەرز کردەوە. من نازانم کە چۆن لەو شارەدا بەرگری دەکرد، چونکە سەربازەکانی ئازیرە و هاتی هەمیشە هێرشیان دەکرد. بەسەر قۆچ دەواازەکانی شارەکەیان دەکوتا، گۆزەی پڕ لە ماری ژەهراویان فڕێدایە ناو شارەکەوە. بەڵام ڕۆژ نەبوو کە لەلایەن جاسووسەکانی هورمهەپەوە
هەواڵ بە پەیکانێکەوە نەبەسرێت و هەڵی نەدەنە ناو شارەکەوە. هورم هەپیش لە پەیامەکەی دایوت بەرگری بکەن بەرگری بکەن. کاتێ ئێمە گەیشتینە نزیک تانیس، هورم هەب ئاگادار کرایەوە کە کۆمەڵێ لە گالیسکەکانی هاتی لە تەنیش کەناری نیلەوە لە پێچێکی ڕووباردا جێگیر بوون. هورم هەب فەرمانیدا ئاوەڕۆکانی ئاودێری کە بەهۆی قوڕولیتەوە داخرابوون بێکەڵک بووبوون پاک بکەنەوە و ئابی تێبکەن. کاتێکەوەیان کرد لە پڕێکە گالیسکە جەنگیەکانی هاتی زانیان کە لە هەموو لایەکەوە ئاو دەورەی داون. سەربازە میسریەکان کە لە ناو کەشتی و بەلەمدا بوون لە ئاو نەدەترسان بەهۆی بەلەمەوە لە ئاوەڕۆکانی ئاودێریدا تێپەڕین و 300 ئەسپی هاتیان کوشت و 100 گالیسکەیان سووتان. هورم هەب لەم ڕووداوە تووڕە بوو چونکە ئەو دەیویست دەست بەسەر ئەسپ و گالیسکەکاندا بگرێ لە سوپای میسردا سوودیان لێوەربگرێ. لە پاشەم ڕووداوە ئێمە بەڕێکەوتین تا گەیشتینە تانیس. لەوێدا هورم هەب تووشی دەستەیەک لە سەربازەکانی هاتی بوو کە لە گالیسکەکانی خۆیانەوە دوور بوون. سەربازە میسریەکان پەلاماریاندان و لەبەر ئەوەی سەربازەکانی ئەوان پیادە بوون میسریەکان توانیان بیان کوژن و لەگەڵ بەرەو پێشچوونیشدا ئەسپ و گالیسکەکانیشیان گرت. ئەم سەرکەوتنە لە ڕووی سەربازیەوە گرنگ نەبوو، بەڵام لە ڕووی ڕۆحیەوە زۆر کاریگەر بوو، چونکە سەربازەکانی میسر بیستبوویان کە سەربازەکانی هاتی ناشکێن و ئەم ڕووداوە سەلماندی کە سەربازەکانی هاتیش وەکو خەڵکی تر لەوانەیە بشکێن. هورم هەب نیشانەی سوپای میسری لە ئەسپەکاندا و ڕەنگی گالیسکەکانیشی وەکو ئەوانەی میسر لێ کرد. خودی هورم هەپیش بەهۆی ئەم سەرکەوتنەوە کەیف خۆش بوو. سەربازە پیادەکان و خاوەن چەکە قورسەکانی بەجێهێشت و بەدەستەیەک گالیسکەی جەنگیەوە هێرشی کردە سەر تانیس و کاتێک کە بەرەو تانیس دەڕۆیشت بەمنی وت سینۆها ئەگەر ویستت دەست بوەشێنی با لێدانەکەت بەهێز و خێرا بێ بۆ ئەوەی دوژمنەکەت ئەوەندە گێژ بێ کە تا ماوەیەک ئاگای لە خۆی نەبێ. من وامەزانی کە هورم هەب لە تانیس دەمێنێتەوە، بەڵام ئەو لەگەڵ ئەوەشدا کە ئەیزانی لە باشووری تانیسدا چەند دەستەیەک لە سوپای هاتی لە بیاباندا خەریکی کاولکردنی گوندەکان و باخەکانن لە تانیس تێپەڕی و ئێمە چوینە ناو بیابانی سینا. من بەسەر سۆرمانەوە ڕوانیم هورم هەب وەکو تیر کە لە کەوان دەرچووە ڕووی کردۆتە ڕۆژهەڵات. لە دوای ئەوەی گەیشتینە بیابان هورم هەب چەند بنکەیەکی پاسەوانی هاتیەکانی گرت کە سەربازەکانی ئەو بنکانە یا ساوڵی پاراستنی گۆزە ئاوەکان بوون. ئەو کاتە من زانیم کە بۆچی ئازیرە و سوپای هاتی گۆزە کۆنەکانیان لە میسر دەکڕیەوە، چونکە گۆزە و کوپەی نوێ ئاو دزە دەکا. ئەو ئاوەی کە تێی دەکەی لە دەرزەوردەکانی گۆزەکەوە دێتە دەرەوە و ئاوی تێدا نامێنێ، بەڵام گۆزە و کوپەی بەکارهاتوو ئاوەکە ڕادەگرێ. سوپای هاتی سەدان هەزار گۆزە و کوپەی پڕ لە ئاوی لە سووریاوە هەتا مەرزی میسر لە هەندێک شوێنی تایبەتدا لە بیاباندا دانابوو بۆ ئەوەی لە کاتی هێرشکردن بۆ سەر میسر سوپاکەیان بێ ئاو نەبێ، چونکە سوپای هاتی لەبەر ئەوەی کە هێزی دەریایی نەبوو بۆ پەلاماردانی میسر ناچار بوو کە لە ڕێگەی وشکانیەوە هێرش بکەنە سەرخاکی ڕەش. بۆ ئەو ڕێگا وشکانیەش پێویستیان بە ئاو بوو.
هورمهەب بەبێ ئەوەی بیر لە ماندوێتی ئەسپەکان بکاتەوە بە درێژایی گۆزە ئاوەکان کە خستبوویانە ناوزەویەوە بۆ ئەوەی گەرمی خۆر ئاوەکەی ناوی کەم نەکاتەوە بەرەو ڕۆژهەڵات ڕێگەیە بڕی. لەگەڵەوەشدا کە هەندێک لە ئەسپەکان مردن بەڵام هورمهەب خێراییەکەی خۆی کەم نەکردەوە. ئەگەرچی ڕێکردنی سەدان گالیسکە لەو بیابانەدا دیمەنێکی ترسناکی دروست کرده بوو، تەپوتۆزی گەیشت بووە ئاسمان. ئەوانەی کە ڕۆیشتنی گالیسکەکانی ئەویانەدی ئەیانوت هورمهەب وەکو تۆفان لە ناکاودا دەگاتە سەرت. لەو کاتەدا کە گالیسکەکانی هورمهەب هاتنە ناو بیابانەوە، دەستەکانی پارتیزانی میسریش دەستیان لە بنکەکانی پاسەوانی هاتی دەوەشاند و شەوان لە لووتکەی شاخەکانی سینادا ئاگریان دەکردەوە. بەو ئاگرا لەگەڵ هورمهەبدا پەیوەندیان پەیدا دەکرد. تەبوتۆزی ڕۆژانە کە لە ڕێکردنی گالیسکەکانەوە پەیدا دەبوو، هەروەها ئەو ئاگرانەی کە لە شەودا دەکرانەوە ئەم ئەفسانەی دروست کرد کە هورمهەب لە ڕۆژدا بە خێرایی گەردەلوول و شەوانیش بە خێرایی ئەستوونی گڕاوی ئاگر هێرشی کردوتە سەر سووریا. هورمهەب بەهۆی خافڵاندنی ئەوانەوە دەستی بەسەر هەموو ئەو جێگەیانەدا گرت کە ئاوی لێبوو. هێزەکانی هاتی کە لەو باوەڕەدا نەبوون هورمهەب پەلاماریان بدا، لە هەموو جێگەیەک خۆیان بەدەستەوە دەدا یان دەکوژان. دووشت بووە هۆی ئەوەی کە هێزی هاتی چاوەڕوانی هێرشی ئەو نەبن. یەکێکیان ئەوە بوو کە سوپای هاتی بەردەوام خۆی هێرش بەربوو، وەتا ئەو کاتە کەس نەیبینی بوو کە یەکێکی تر پەلاماری هاتی بدا. دووەمیش ئەوە بوو کە هێزەکانی هاتی دەیانزانی کە بەشێک لە هێزەکانی خۆیان لە میسری خوارودا خەریکی کاولکردنی گوند و کێڵگەکانن. لەو باوەڕەدا نەبوون کە هورمهەب لە میسری خوارودا واز لەوان بهێنێ کە لەسەر کارەکانی خۆیان بەردەوام بن و خۆشی بەرەو سەرزەمینی سینا بێ و پەلاماری هاتی بدا. جا نەخوازە ئەوەی کە دەیانزانی میسر لاوازە و ئەگەر هورمهەب لە میسر دەربچێ ئیتر ئەو وڵاتە توانای بەرگریکردنی لە بەرامبەر ئەو چەند دەستە هێزەی هاتیدا نابێ کە لە میسری خواروودان. یەکێکی تریش لە هۆکارەکان کە لە بیابانی سینادا هێزەکانی هاتی لە بەرامبەر هورمهەبدا لاواز کرد خۆراگری غەزە بوو. سوپای هاتی بۆ ئەوەی شاری غەزە لە پەلوپۆ بخەن چەندێکێکی سەربازی لە غەزەدا کۆ کردەوە، بەڵام لەبەر ئەوەی کە لە دەوروبەری غەزەدا خواردنی لێنەبوو لە ڕووی دابینکردنی خۆراکی سەربازەکانیان گرفتیان بۆ پەیدا بوو. بۆیە ئەوانیان لە شارەکانی سووریادا بڵاوە پێکرد بۆ ئەوەی ئازوقەیان پێبگا. کاتێ هورمهەب هاتە بیابانی سیناوە، هاتیەکان نەیانتوانی هێزەکانیان لە بەرامبەریدا کۆبکەنەوە. هورمهەب تا نزیکی شاری غەزە ڕۆیشت، بەشێک لە هێزەکانی هاتی لەناو برد کە لە دەوری شارەکەدا بوون، بەڵام نەیتوانی بچێتە ناو شارەکەوە چونکە لەوێدا ئەفسەرەکانی هاتی زانیان کە گالیسکە جەنگەکانی هورمهەب زۆر نییە، بڕیاریاندا کە پێشی لێ بگرن. کاتێ هورمهەب بەرەو غەزە دەڕۆیشت من لەگەڵیدا نەبووم، بەڵکو لە یەکێک لەو جێگایانەی کە ئاوی لێبوو مامەوە، چونکە هورمهەب بە منی وت کە لەو دەزوەشاندنەدا پێویستی بە پزیشک نییە، لەبەر ئەوەی دەرفەتێک نابێ کە چارەسەری بریندارەکانی تێدا بکرێ. هەر کەسێک کە بریندار بێ لە بیاباندا بەرەڵا دەکرێ، ئەگەر زیندوو بمایەوە ئەوە باشتر، ئەگەریش مرد ئەوە دەبێتە خۆراکی داڵەشەکان. ئەو شتانەی کە من لە ڕووداوەکانی جەنگەوە پێم گەیشت ئەو باسانە بوو کە هورمهەب یان ئەفسەرەکانی ئەو لە دوای کۆتایی هاتنی شەڕەکە بۆمیان گێڕایەوە. بەر لەوەی کە بگەنە غەزە، هورمهەب بە سەربازەکانی خۆی وتبوو کە ئەگەر لە گالیسکەکان دابەزین لێی دوورمەکەونەوە، چونکە شەڕی ئەوان دەزوەشاندنە نەک شەڕێکی مەیدانی. لەوانەیە ناچار بن کە سات بە سات مانۆڕەکەی خۆیان بگۆڕن، بەڵام کۆمەڵێک لە سەربازەکانی ئەو بە تەماحی تاڵانکردنی ئۆردوگای هاتی لە گالیسکەکان دابەزین و دوورکەوتنەوە،
هۆرومهەب کاتێک کە زانی هێزەکانی هاتی بۆ تۆڵەسەنەوە هێرش دەکەنە سەری ناچار بوو کە بە خێرایی گالیسکەکانی بگەڕێنێتەوە. لە ئاکامدا کۆمەڵێک لە سەربازەکانی ئەو لە پشت شوورەی غەزەدا گرفتاری سەربازەکانی هاتی بوون و ئەوانیان سەربڕی و پێستی لەشیان هەڵکەند بوو بۆ ئەوەی لە دوای خۆشکردنی کیسەی لێ دروست بکەن، چونکە هاتیەکان لە دروستکردنی ئەم جۆرە کیسانەدا شارەزا بوون. لەو زەبروەشاندنەدا دەستکەوتێکی بەرچاو بە نسیب سەربازەکانی هۆرومهەب نەبوو، چونکە تاکە شتێک کە بژمارەیەکی زۆر لە بیاباندا هەبوو گۆزە و کوپەی پڕ لە ئاو بوو. ئەگەر چی گۆزەی پڕ لە ئاو لە بیابانی گەرمدا بەقەدەر کێشەکەی کانزای دەهێنا، بەڵام هەمان ئەو گۆزەیە لە وشکانی ڕووباری نیلدا بێنرخ بوو. لە دوای دەستوەشاندنەکە هۆرومهەب هێزەکانی خۆی لە دوای گەڕانەوە لە غەزە لە بیاباندا وەستاند، لە کاتێکدا کە بێگومان دەکەوتە بەر شاڵاوی هاتیەکان، بەڵام ئەسپەکانی ئەوان ئەوەندە ماندوو بوون کە نەیانتوانی خۆیان بگێنە سنووری سووریا. بەڵام هۆرومهەب لەبەر ئەوەی جێگاکانی ئاوی دوای خۆی لەناو بردەبوو، دەیزانی کە دەرفەتێکی دەبێ کە بەشێک لە سوپای میسر کە لە دواوە داینابوو بهێنێتە ناو بیابان و بیگەێنێتە خۆی. سەربازەکانی هۆرومهەب لەگەڵ ئەوەشدا کە بەگشتی لەو زەبروەشاندنەدا سەرکەوتوو بوون، بەڵام گلەییان لە کەمی دەستکەوتە جەنگیەکانیان هەبوو. واگەر یەکێک بە ئەوانی بووتایە کە ئێوە سەربەرزێکی گەورەتان بەنسیب بووە، دەیانوت ئێمە ئامادەین سەربەرزیەکەمان بە چەند حەڵقە کانزایەک بگۆڕینەوە. من لەگەڵ ئەو سوپایی کە لە میسرەوە هاتبوو کە خۆی بگەێنێتە هۆرومهەب کەوتمە ڕێو. کاتێ کە بە خێرایی بە بیاباندا تێپەڕین، ئەو شتەی کە هاتە بەرچاوی من شەرمەزاری شەڕ بوو، نەک شانازیەکانی. چونکە ئەفسەران و سەربازان لە کاتی سەرکەوتندا سەروەری بەدەستدەهێنن، بەڵام ئەوانەی کە لە دواوە دێن تەنها کارەسات دەبینن. هەندێک جار لاشەی سەربازێکی میسریمانەدی کە نیوەی لەشی کەمتیار خواردبووی، جارجاریش لاشەی سەربازێکی هاتیمانەدی کە لە نزیک ڕێگەدا بە شیشیانەوە کردبوو. لە شوێنی ئاوەکاندا دەمانتوانی سوود لەو ئاوانە وەربگرین کە سەربازەکانی هاتی کۆیان کردبەوە، چونکە هۆرومهەب لەبەر ئەوەی کە دەیزانی ئەو جێگایانەی لە دوای خۆیدایە ویان لەشکرەکەی دوای خۆیەوە سوودی لێوەردەگرێ، ئەو گۆزانەی لەناو نەبردەبوو کە لە خەتی هێزەکانی فریاگوزاری و هاتوچۆی میسردا بوو. ڕۆژێک من لە دوای خۆراوە بوون ئاگری ئۆردوگاکەی هۆرومهەبم لە دوورەوە بینی، بەڵام دەمزانی کە لە ئەو شەوەدا ناتوانم پێیان بگەم، چونکە لە بیابانی تەختدا ئەو ئاگرەی کە دەبینرێ زیاتر لەوە دوورە کە مرۆڤ بە چاوی خۆی دەیبینێ. ئەو شەوە هەوای بیابان لە دوای گەرمی ڕۆژ زۆر سار بوو، من نەمتوانی بنوم، بەڵام سەربازەکان کە بە پێی پەتیەوە بەسەر زەوی گەرمی بیاباندا ڕێگەیان بڕی بوو، لە ماندوێتیدا نووستن، لە کاتی خەودا دایان ناڵاند، هاواریان دەکرد. من لەو باوەڕەدام کە ئەو ئەفسانەی کە لەبارەی گیانە ئازارگەیەنەرەکانەوە لە بیاباندا لە کاتی شەودا وترێ بەهۆی ئەوەیە کە نووسوەکان لە کاتی شەودا دەناڵێنن و دەنگیان بەرز دەکەنەوە. ئەم ناڵە و هاوارە بۆتە هۆی ئەوەی کەوا بیر بکەنەوە گیانە ئازارگەیەنەرەکان خەڵکی ئازارەدەن. ڕۆژی دوایی بەر لەوەی سپێدەی بەیانی هەڵبێ نەفیڕیان لێدا و سەربازەکانیان لە خەو هەڵسان. ئێمە بەرەو ئۆردوگاکەی هۆرومهەب کەوتینە ڕێ، بەڵام لە پێش ئەوەی کە بگەینە ئۆردوگاکە کۆمەڵێک لە سەربازانی پشکنینی هاتی کە لە بیاباندا خەریکی ڕێڕەو بوون لە دوا ئێمەوە سەریان دەرهێنا. سەربازەکانی ئێمە کە هێشتا شێوەی شەڕکردنیان لەگەڵ گالیسکەکانی هاتیدا نازانی، لە بینینی گالیسکەکانی دوژمن ترسان و هەندێکیان هەڵاتن، بەڵام بە تیری کەواندارەکانی هاتی کە لە ناو گالیسکەکانەوە بۆیان دەهایویشتن کوژران. ئێمە لەبەر ئەوەی
کە لە نزیک ئۆردوگاکەی هورم هەبدا بووین ئەو دەستێک لە گالیسکە جەنگەکانی خۆی بۆ یارمەتیدانی ئێمە نارد. گالیسکەکانی هاتی هەر کە گالیسکەکانی هورم هەپیان بینی بەردەوامی ئەو شەڕەیان بە ترسناک زانی و هەڵاتن. ڕاکردنی ئەوان بووە هۆی خۆشحاڵی سەربازەکانی ئێمە و نێزەکانیان بەرز دەکردەوە و هەندێک لەوان تیریان بۆ گالیسکە هەڵاتۆکاندا ئاویشت ئەگەرچی دەشیان زانی کە تیرەکەیان ناگاتە ئەوان. سەربازانی پیادەی ئێمە کاتێ ڕوانیان گالیسکەکانی هاتی هەڵاتن هاواریان کرد ئێمە لە هاتی ناترسین چونکە شاهێنەکەی هورم هەب ئەنیشێتە سەریان و چاوەکانیان کوێرەکە. سەربازانی پیادەی ئێمە ئومێدەوار بوون کە لە دوای گەیشتن بە ئۆردوگاکەی هورم هەب ڕێزیان لێ بگیرێ چونکە بە پێیپەتی ئەو بیابانە گەرمەیان بڕی بوو هەروە چاوەڕوانی ئەوە بوون کە لەوێدا پشوویەکی درێژ بدەن. بەڵام هورم هەب لە کاتێکدا کە دەموچاوی لەبەر خۆری بیاباندا ڕەش ببوو چاوەکانی وەکو دوو پیاڵەی خوێن دەهاتە بەرچاو قامچێکەی ڕاوەشاند و وتی ئەی تەممەڵینە ئەی بۆقەکانی لیتاوی ڕووباری نیل لەکوێ بوون ئەوەندە درەنگ هاتن مەگەر بە ئێوەم نەوت زووتر وەرن. ئێستاکەش کاتون ئەوەندە بۆنێکی پیستان لێدێ کە من کاتێ لە نێوان ئێوەدام دەبێ لوتی خۆم بگرم کە بۆنە بۆ گەنەکەتان ئازارم نەدا. بەڵام ئێستا کاتون لە جیاتی ئەوەی پەنجە پیسەکانتان بکەن ناو لوتتانەوە یان دواوی خۆتان بخورێنن زەوی هەڵبکەنن و خەندەق دروست بکەن چونکە گیانی ئێوە بەسراوە باڵکەندنی خەندەق. ئەگەریش زەویتان هەڵکەند و بەبەرد پشتی گالیسکەکانتان ڕاگرت ئەوە زیندوو دەمێنن ئەگەر نا هەر لێرەدا ئێسکەکانتان سپی دەبێتەوە. سەربازانی میسر ئەگەر چی ماندوو بوون قاچیان بریندار بوو لە موتەیە تووڕەن نەبوون چونکە ئایانزانی هورم هەب هەمیشە لەگەڵ سەربازاندا بەم شێوەیە ئەدوێ. بەڵام قامچە خوێناویەکەی ئەو نیشانیەدا کەوتەکەی وەکو کاتەکانی ڕابردوو لە ڕووی گاڵتەوە نییە. سەربازەکان بەبێ ئەوەی بیر لە قاچە بریندارەکان و لە شەماندوەکانی خۆیان بکەنەوە دەستیان باڵکەندنی زەوی کرد و خەندەقیان دروست کرد و لە بەردەم خەندەقەکاندا تەختەی بەردیان دانا و لە نێوان تاشەبەردەکاندا ئەستوونی بەرزیان دانا بۆ ئەوەی ڕێگا لە تێپەڕینی گالیسکەکان بگرێ. لە بەردەم خەندەق و ئەستوونەکانیشدا بە فەرمانی هورم هەب تیری ئەستوری کورتیان لە زەویدا چەقاند و بەهۆی گوریسەوە بە یەکتریانەوە بەستەوە. من تێگەیشتم کە مەبەستی هورم هەب ئەوەیە کە دەستوپێی ئەسپەکان و تایی گالیسکەکان لەو پەتانە گیر بکا و لە ڕۆیشتن بکەون. جگە لەو خەندەقانش کە دیار بوو لەکوێ هەڵکەندرابوون دیسانەوە بە فەرمانی هورم هەب ڕیزێک خەندەقی درێژ و چەماوەیان هەڵکەند بەڵام سەرەکەیان داپۆشی و خۆڵیان بەسەردا کرد بە شێوەیەک کە کەس لە دوورەوە نێزانی کە خەندەقی درێژ و پان لەوێدا دروست کراوە. هەموو ڕۆژێک کۆمەڵی سەربازی نوێ داهاتنە ناو ئۆردوگاکەوە و دەستەکانی پارتیزانیش لە ئەم لاولاوە داهاتنە لامان و لەبەر ئەوەی کە بیابانەکە فراوان بوو ترسی ئەوە هەبوو کە گالیسکەکانی هاتی بربەستەکان لا بدەن و لە دوامانەوە سەر دەربهێنن. هەرچەندە لە چەپ و ڕاستی ئۆردوگاکەدا چاڵ هەڵکەندرا هێشتا هورم هەب هەردەیوت کەمە
بەڵام ئەم کارانە بەرەبەرە سەربازانی میسری بێباک کرد و کاتێ کەباڵەی بەرز و لە ناوشانپانی هوروم هەپیان دەبینی چاویان بە قامچێ خوێناویەکەی ئەو دەکەوت دەیانزانی ئەو لە خۆر هەڵاتنەوە تانیوەی شەو چاودێری کار و فەرمانەکانی بەرگریکردن دەکا بەخۆیان دەوت ئەم پیاوە ئێمە لە مەترسی هاتی ڕزگار دەکا ڕۆژێکیان هوروم هەب پەیامێکی بۆ سەربازە میسرەکان و پارتیزانەکان نارد کە لە ڕێگەدا بوون بگەنە ئۆردوگاکە بۆ ئەوەی پەلە بکەن چونکە ئەگەر شەو تێپەڕێ تا بەیانی خۆیان نەگەێنە ئۆردوگاکە ترسی ئەوە هەیە کە بەدەستی دەستەکانی پشکنینی هاتی بکوژرێن هەرو ڕۆژە کە هوروم هەب هەواڵەکەی بۆ ناردن کاتی ئێوارە سەربازەکان خەریکی هەڵکەندنی خەندەق بوون تەپ و تۆز هەموو بیابانی گرتەوە گالیسکەکانی هاتی دەرکەوتن سەربازەکانی ئێمە کاتێک داسە گەورەکانیان بینی کە لە کانزای سەر سوڕهێنەری ئاسن دروست کرابوون بە گالیسکەکانەوە لکێندرابوون لە ترساندا لوتیان سارد بوو لەبەر ئەوەی کە شەو داهات سەربازەکانی هاتی نەیانوێرە دەست بە شەڕ بکەن کە زانیاریان لەبارەی بارودۆخی سروشتی ناوچەکە و چەند و چوونی هێزی بەرامبەر نەبوو لە بیاباندا ئۆردوگایەکیان پێکێنا ئاگریان کردەوە و ئالیکیان دایە ئەسپەکانی خۆیان تا چاو بڕی دەکرد لە بیاباندا ئاگری بچووک دەبینرا گالیسکەکانی پشکنینی هاتیش هەتاوەکو بەیانی خەریکی تاقیکردنەوەی وەزعی سەنگەرەکانی ئێمە بوون هەندێک لە پاسەوانە میستیەکانیان کوشت بەڵام پارتیزانەکان و ئەو چەتانەی کە سەر بە میسر بوون لە دوو لای ئۆردوگاکەی هاتیەوە شەونخونیان لە سەربازەکانی دوژمن کرد و چەند کەسێکیان لێ کوشتن چەند گالیسکەیەکیشیان گرت لەگەڵەوەشدا کە هوروم هەب بە سەربازەکانی خۆی وتبوو بنون بەڵام منمزانی کە لەو شەوەدا هیچ کەسێک جگە لە سەربازە کۆنکارەکانی کە دەنگەدەنگی مەیدانی جەنگیان لەو شەوەی کە بەیانیەکەی شەڕدەست پێیەکە لا ئاساییە نەنووسن چونکە هەتا بەیانی دەنگی تایی گالیسکە جەنگیەکان و چەک و گیزەگیزی تیر و ناڵەی برینداران دەهاتە گوێ هوروم هەب کۆمەڵێ لە سەربازە ئەزموندیتە و کارامەکانی لە ڕیزی پێشەوەی ئۆردوگاکەدا کردبووە پاسەوان و چەند کەسێکیان بریندار بوون من هەتاکو بەیانی بەخەبەر بووم چارەسەرم دەکردن هوروم هەب منی بردە لایەکەوە و وتی هەرێکێک لەم سەربازە کۆن و کارامانەی من لە چاومدا لە 1000 سەربازی تازەکار بەنرخترە هەوڵ بدە چاکیان بکەیتەوە و نەهێڵیت بمرن من بۆ چارەسەرکردنی هەر یەکێک لەم سەربازانە حەڵقەیەکی زێڕ دەدەمێ کە کێشەکەی یەک دێن دەبێ وتم هوروم هەب من نەمەزانی کە تۆ لێرەدا واتا لە بیابانی تەختی نزیک داوێنی شاخی سینادا ئۆردوگا دروست دەکەی بەتەما دەبی کە لێرەدا بەرەو ڕووی هاتی ببیتەوە ئەگەر من بەم بڕیارەی تۆم بزانیایە پێمەوتی کە ئەم کارە مەکە چونکە پێشگرتن لە گالیسکەکانی هاتی لە بیابانێکی تەختدا کە دەتوانن تیایدا بڕۆن زۆر مەترسیدارە بەڵام ئێستا کە بڕیارت داوە منیش کارێکم بۆ گۆڕینی بڕیارەکەت پێ ناکرێ سەربازە کۆن و نوێیەکانت ئەگەر بریندار بن چارەیان دەکەم ئەگەرچی دەزانم سەربازە نوێیەکانت هیچیان پێ ناکرێ لە دوای هێرشی گالیسکەکان هەڵدێن بەڵام من بۆ زێر سەربازەکان تیمار ناکەم ئەوەی دەتەوێت لە بری چارەسەرکردنی ئەمانە بیدەی بە من لە سەربازەکانی خۆتدا خەرجی بکە چونکە ئەوان زیاتر لە من پێویستیان بەزێڕە هەروەها لەوانەیە ئێمە سبەینێ هەمومان بکوژڕێن سبەی شەو من نەمێنم کە برین پێچی سەربازەکان بکەم هوروم هەبووتی سینۆها تۆ پیاوێکی ژیری بەڵام پیاوی شەڕ نیت لە هەموو جەنگێکدا دەبێ ڕەچاوی مەترسیش بکەی ئەگەر لە جەنگدا مەترسی نەبوایە توت ئاخ ئامونی فیرعەونی ئێستا کە مناڵە ئەتوانێ ببێتە فەرماندەی سوپا بۆ شەڕ بەهاتایە من ئێستا ڕۆم کەمێک شەراب بەنووشمەوە بۆ ئەوەی بتوانم بنوم لە دوای لە خەواڵستان باشتر شەڕ بکەم چونکە ئەگەر کەمێ گەرمی شەراب لەسەرمدا بێ باشتر نەبەردی دەکەم
چەند ساتێک دوای ئەوە من دەنگی قوڵپە قوڵپی گۆزەکەیم بیست کە دەی خواردەوە. پاشان بەناو بانگی چەند کەسێک لەو سەربازانەی کرد کە بە بەردەمی خێمەکەیدا تێپەڕین. یەکی قومێکی دایە هەر یەکەیان و وتی ئەوانەی کە ئێشکیان نییە با بڕۆن بنون بۆ ئەوەی سبەینێ باشتر ئامادەی شەڕبن. کاتی بەرەبەیان من کە هەتا ئەو کاتە نەمتوانی بوو بنوم ڕوانیم لە بەردەم شەڕگەکەی ئێمەدا لاشەی چەند ئەسپێک کەوتووە و چەند گالیسکەیەکی هاتیش لەوێدا کەوتە بوون. قەلە ڕەشەکان خەریکی ئەڵکۆڵینی چاوی کوژراوەکان بوون لە کاتێکدا کە سەربازەکانی ئەوان بەخۆڵ ئاگرەکانی خۆیان دەکوژاندەوە و ئەسپەکانیان بە گالیسکەکانەوە دەبەست و چەکەکانی خۆیان خاوێن دەکردەوە. هەروم هەب سەربازەکانی خۆی لە داوێنی شاخەکەدا کۆ کردەوە و پاڵی بەتاشە بەردێکەوەدا و لە کاتێکدا کە کەرتەنانێکی بە پیازەوە دەخوارد وتی ئامونی خوای گەورەی میسر موعجیزەی کردووە چونکە سەربازەکانی هاتی خستۆتە بەردەستی ئێوە بۆ ئەوەی لە ناویان ببەن. وەکو دەبینن سەربازانی پیادەی هاتی هێشتا نەهاتوونە چونکە سەربازانی پیادەی ئەوان لە قەراغی بیاباندا بەهۆی ئەوەی کە ئاوێکی زۆری لێیە ماونەتەوە بۆ ئەوەی گالیسکەکان ڕێگەیان بۆ بکەنەوە و جێگاکانی ئاو داگیر بکەن. اینجا پیادەکانی هاتی بەڕێ بکەون خۆیان بگەن نەگالیسکەکان. دوێنێ شەو بەهۆی نەبوونی ئاو لە ئۆردوگای هاتیدا هەموو ئەسپەکان تین و ماونەتەوە. هەندێکی تریش لە ئەسپەکان ئالیکیان نییە. سەربازانی هاتی ناچارن دڕک بدەنە ئەسپەکانیان چونکە هەموو جێگاکانی ئاو ئالیکی هاتیم لە بیاباندا لەناو بردووە. بۆیە گالیسکەکانی هاتی ئەمڕۆ بە سەختی دەجەنگێن چونکە دەزانن کە ناچارن ڕێگە بکەنەوە و تێپەڕن و خۆیان بگێنە میسر. ئەگەری شوانەکەن چارێکی تریان نییە جگە لەوەی کە بگەڕێنەوە بۆ سووریا. ئەگەر ئەوان عەقڵیان هەبوایە ئەمڕۆ دەگەڕانەوە، بەڵام ئەوان خەڵکانێکی چاوشنۆکن و ئومێدەوارن کە بەگەیشتن بە وڵاتی میسر دەست بکەن بە تاڵانی و زێڕ و پارەی فراوانیان دەست بکەوێ. هەروەها لە بری کڕینەوەی ئەو گۆزە و کوپانەی کە لە میسریان کڕیبەتەوە هەندێک کانزایان داوە ناتوانن چاوپۆشی لێ بکەن و بگەڕێنەوە. بۆیە من دەڵێم ئامون موعجیزەی دروست کردووە. هێزەکانی هاتی لە بەردەم ئێمەدا داناوە چونکە کاتێک کە گالیسکانیان دەکەوێتە ڕێ تووشی ئێمە دەبن یان دەکەونە چاڵەکانەوە و گیر دەخۆن. هەروم هەب لەو کاتەدا بێدەنگ بوو نانە ڕەقەکەی بۆ دەمی بردو کەمێ بەدان جای کردەوە و جووی. سەربازەکان وەکو ئەو مناڵانەی کە چاوەڕوانی درێژەی چیرۆکێک بن هاواریان دەکرد بەڵێ بەڵێ. هەروم هەب لە ناکاودا ئەو کەرتەنانەی کە لە ناو دەمیدا دەیجوو تفاندیەوە و جنێوێکیدا وتی ئەم چێشتیانەی سوپا دەڵی پاشماوەی پشیلەیان خستۆتە ناو هەویری نانەکەوە و لێیان ناوە. بۆیە ئەوەندە لە ناو دەممدا ناخۆش و بۆگەن بوو. ئەگەرم کارایان کردەبێ من سەرنگوم هەڵیان دەواسم. سەربازەکان بە موتەیە کەوتنە پێکەنین. هەروم هەب هاواری کرد ئەی مشک و بۆقەکانی زەرکاوەکانی ڕووباری نیل بۆچی پێکەنن؟ ئایا وازانن کە لەبەر ئەوەی چێشتیەکان قەستەقولی ئەسپ و گوێدرێژ دەخەنە ناو هەویری نانەکەوە دەرخواردی ئێوەی دەدەن من دارکاریان دەکەم؟ نا، ئەگەر لە سەرەتاوە تا کۆتایی ئەم جەنگا ئەوان لە جیاتی نان قەستەقولیشتان بدەنێ من هیچ کامێکیان دارکاری ناکەم، بەڵکو دڵگرانی ئەوە دەبم کە بۆچی ئێوە قەستەقولی ئەسپەکانی منتان خواردووە. چونکە ئێوە سەرباز نین و وەکو مشکی ترسنۆک ئەگەر سەرباز بوونایە ئەتانزانی کە ئەم دارە درێژانەی لە دەستداندایە داری پێوانەی ڕادەی قۆڵی نیل نییە بەڵکو نێزەیە. ئەویش ئەو نێزانەیە کە سەرنێزی کانزای هەیە و ئەمانەمان بۆ ئەوە داونەتێ کەسکی سەربازەکانی هاتی پێکۆن بکەن. و ئێوە ئەی کەوانەدارەکان من بینیومە هەندێک جار وەکو مناڵ ژەی کەوانەکانتان ڕاکێشن بەرەو ئاسمان تیر دەهاوێژن بۆ ئەوەی بزانن کە تیری کامتان
زیاترە ڕوا. ئەم کەوانانە بۆ ئەوە داومانەتە دەست ئێوە کە بە تیر چاوی سەربازەکانی هاتی کوێر بکەن، سکیان کونکون بکەن. ئەگەر ناتوانن سەربازەکانی هاتی بکەنە نیشانە بوەستن هەتا نزیکە بنەوە، تیر لە ئەسپەکانیان بدەن، چونکە نیشانەیەکی گەورەترە بۆ پێکاندن. کاتێک کە گالیسکەکانی هاتی لێتان نزیکە بنەوە، بنی نێزەکانتان لە زەوی بچەقێنن، بارد و دەست بیگرن هەتا سەرڕەمەکانتان دەچەقێتە سینەی ئەسپەکان و ئەگەریش ناتوانن بەم شێوەیە ئەسپ و گالیسکەکان بکوژن، ئەوان ئێوەیان بە زەوی دادا لە دوای کەوتنتان بەکێرد قاچی ئەسپەکان ببڕنەوە، ئەگەر نا گالیسکەکان بەسەرداندا تێپەڕێت و ئێسکەکانتان تێگەشکێنێ. پاشان هورمهەب بە نەفرەتەوە نانەکەی ناودەستی بۆن کرد و فڕەیدا و قومێکی لە گۆزەکە نۆشیەوە و وتی: من واز دەکەم کەم قسانە بۆ ئێوە کەڵکی نییە، چونکە هەرکە گوێتان لە دەنگی گالیسکەکانی هاتی و نەڕەی سەربازەکانیان بوو، ئیتر ترستان لێ دەنیشێ و ناچار دەبن سەرتان لە دامێنی کراسەکانی دایکتاندا بشارنەوە. لەبەر ئەوەی کە دایکتان لێرە نییە، سەرتان لە ژێر خاکی بیاباندا دەشارنەوە. بەڵام دەبێ پێتان بڵێم کە ئەگەر هاتیەکان لێرەوە تێپا بن بگەنە شوێنەکانی کۆکردنەوەی ئەو ئالیک کە لە دوا ئێمەوەدایە، ئاژەڵەکانی خۆیان تێراو بکەن، ئێوە ئەو ساکە بێگومان لە ناو دەچن، بە پێستی لەشتان کیسە و بوخشە دروست دەکەن و ژنەکانی هاتی کاتێدایانەوێ مناڵەکانیان لەسەر شتێ بخەوێنن کە تەڕایی نەگاتە بنیەوە لەسەر پێستی ئێوە ڕایان دەکێشن، یان چاوەکانتان کوێر دەکەن بۆ ئەوەی ماوەی تەمەنتان خەریکی سوڕاندنی ئاشەکان و بەردی ڕوانگرتنەکانی هاتی و سووریا بن. من 500 کەس لە سەربازە دێرین و کارامەکانی خۆم لە دوای ئێوەوە جێگیر کردووە، ئەوان لە شەڕدا کەمێک لە دوای ئێوەوە دەوەستن بۆ ئەوەی کاتێ کە ترستان لێ نیشت گاڵتەتان پێ بکەن و پێتان پێ بکەنن، ئەگەریش ڕابکەن دەتان کوژن، چونکە ئەگەر لە پێشەوەتاندا مان و نەمان هەبێ، ئەوە لە دواتانەوە نەمان و مەرگێکی ئاشکرا چاوەڕێتانەکە. بەڵام ئەگەری مەترسی مردن لەوانەیە هەڕەشەتان لێ بکە، سەرکەوتن و سەربەرزی و دەستکەوتی زۆریش چاوەڕێتانە. من دڵنیام کە ئەگەر هەر کەسێ ئەرکەکەی خۆی بەجێ بگەیەنێ هەوڵ بدە کە تاتوانێ لە سەربازەکان و ئەسپەکانی هاتی بکوژێ، ئەوە سەرکەوتوو دەبین. منیش لە هەموو کاتەکانی شەڕدا لەگەڵ ئێوەدا دەجەنگم، جگەل لە ڕم و شمشێر قامچیەکەشم بەکاردێنم، هەر کەسێ ببینم کە لە ئەنجامدانی کارەکەیدا کەم تەرخەمی دەکا بە قامچی لە پەلوپۆی دەخەم. منەسم کرد کە مەبەستی هورمهەب لەم قسانە تەنەها هاندانی سەربازەکان نەبوو، بەڵکو دەیویست کە بەر لە هێرشکردنی هاتیەکان سەربازەکانی سەرگەرمی بیستنی ڕاستپاردەکانی ئەو بن بۆ ئەوەی لە چاوەڕوانی هێرشی دوژمندا تووشی ترس نەبن. کاتێکی سەربازەکانی هاتی ئۆردوگاکەی خۆیان کۆ کردەوە و کەوتنە ڕێ، هورمهەب وتی: سەربازەکانی دوژمن کەوتنە ڕێ، من سوپاسی خواکانی میسر دەکەم کە ئەوان بەرەو ئێمە دەهێنن. ئێستا ئەی بۆقەکانی زەرکاوی نیل، بڕۆن لە سەنگەرەکانی خۆتاندا ئامادە بن، هیچ کەسێ نابێ بەبێ ئیزنی من جێگاکەی چۆڵ بکە کە سەنگەری ئەوە. ئێوە ئەی 500 سەربازە دێرین و لێهاتوەکانی من لە پشت ئەم بۆقانەوە بوەستن، هەر کەسێک بە تەمای ڕاکردن بوو یەکسەر بیکوژن. لەم کاتەدا هورمهەب بە دەنگێکی بەرزتر بە هەموو سەربازەکانی وت: من ئەتوانم پێتان بڵێم کە لەبەر خواکانی میسر و سەرزەمینی ڕەش و ژن و مناڵەکانی خۆتان بجەنگن، بەڵام ئەم ڕاستپاردەیە بەبێ سوود دەزانم، چونکە دەزانم ئەگەر بتوانن ڕابکەن خۆتان قوتار بکەن، تف لە سەرزەمینی ڕەش و لە دەموچاوی ژن و مناڵەکانتانەکەن. بۆیە پێتان ئەڵێم کە بۆ پاراستنی گیانی خۆتان شەڕ بکەن، پاشە کشێ مەکەن، چونکە ئەگەر بەرگری بکەن سەر دەکەون، ئەگەریش پاشە کشێ بکەن ئەوە بێگومان دەکوژرێن. کەواتە ئێستا بڕۆن بەر لەوەی گالیسکەکانی هاتی بگەنە ئێرە، لە سەنگەرەکانتاندا ئامادە بن.
گوێگرانی خۆشەویست بەم شێوەیە حەڵقەی ئەم شەوی سینۆها پزیشکی تایبەتی فێرعەونمان پێشکەش کردن.